ساڵی 95 هەڵەنە مانجی 6 بوو لە ئۆردوگای کۆنی زۆرم لێ ینی بەعس کە دروستی کرد بوو ئۆردوگای جیزی دەزاب خەبات کە وەرگۆسە کەلک موچەی ئێمە کە لە ژێرکەت بنە ژێر دەسەڵاتی پارتی نیوەی موچەی دەڤەری بادینان بوو ئەو بەری سێ بوو هەتا کەلک نیو معاشیان دەداینێ ئەوانی تر معاشی تەواویان دەدرێت دەبڵ تر ڕۆژێک هەندێک مامۆستا داوایان کرد یعنی ئەمە لە قیادە نەبوو با خۆمان نەکەینە قیادە بەس کادی مامۆستایەکی ئاکتیڤ بووم لەو بارەدا لەگەڵیان واژومان کۆ کردەوە ئیمزامان کرد داوامان کرد کە ئەگەر لە ژێر دەسەڵاتی پارتین بە هەمومان موچەکانمان وەکو یەک بیتن سێ مامۆستا ئەستا من ناوەکانیان دەم کاک مامۆستا سەباح یاسین کە کات مامۆستا ئینگلیزی بوو مامۆستا هەمزە و مامۆستا کاوە هەرسێکی جیزەزاب بوون چوونە کەلک هەڵەنەبم لەوێ هەوڵیاندا بوو ئیمزا کوکەنەوە ناوچەی پارتی کەلک گرتبوونی 24 سەعات دەستگیری کردنەوە لە شوێن شاویش دەستگیری کردن کەم ڕێزم و هەر سێ مامۆستا هەیە ڕێبە هیوان باش بن ئەو کۆمیدیایە حەزب ئەوەندە تەدەخل لە ورد و دروشت بکەوە کەی ئیشویە ئەگەر لە 95 ئەو شتە ڕوویداە بۆیە ئەمن ئەوەی بەردەڕەش زۆر پێتێک چوم بەڕاستی چکو خۆمانم بەبیر هاتەوە شوێنە چ نەبوو هانای لۆ ببەی بۆ زانیاریتەن شوێنە چ نەبوو لەو سەردەمدا هانای لۆ ببەی میدیایەک سۆسیال میدیایەک بۆی ئەوەی لە بەردەڕەش وێستا پەیوەندیم بە بنەوچەی بەردەڕەش کرد ئەوان نەفی دەکەن من ئەزان مامۆستایەکە ناتوان بێنە دەنگ و وەڵامیان بدەنەوە بەڵام بە هیوام ئەگەر لە بۆ من بنێرن بە شمولی چیرۆکە چیە بە دواتچون دەکەم و تەلەفۆنیان بۆ دەکەینەوە کاتێکی خۆش کاک عوسمان چۆنی؟ سەرچاوم باشی؟ باشی برا سەعاتت عزیزی براشن لە ناوچەی بەردەڕەش پارتی لەگەڵ منوە نیە؟ بەێ براشن کاک عوسمان ئێوە نۆ مامۆستاتان بڕیاردرا نۆ مامۆستاتان لەسەر بایکۆتی خوێندن فەسڵ کردیە ناوچەی پارتی ئەو بڕیارەی دەرکردیە باشە ئەو ڕاستی ئەو چیرۆکە چییە من شۆک دایگرتم حزب کو دەبی تەدەخل لەو شتانە بکە بۆ ویستم لەزاری خۆتۆ جەنابەت چی بۆ شۆک بتگرێ بەڵێ دەرێن جەنابەت بۆ بەرە نەمناسی چی کە شۆک توی گرتووە شۆرتم لۆ گرتووە ینی ئەو کۆمیدیایان بەخۆم 95 توش بوومە بەڵام ناوم قادر نادرە برا ینی کەی مشکلەی ناوە گرنگ چیرۆکەکەیە ڕاستە یان نا نەخێر هیچی بۆی نییە هیچ تژوان نییە هیچ مامۆستاتان دەرنەکردیە بانگ نەکردی هەڕەشەتان نێکردبی فەسڵتان دەکەین نەخێر ئەمە بانگ هیچ مامۆستایەکمان نەکردووە بەجم داوامە داوامە لەوە کردوانەی بایکۆتیان کردی وتمان چاوتان لەو منالا نەبێ ئەو منالی ئێوەنە برای ئێوەنە خزم و کەسی ئێوەنە حەز دەکەین یعنی ئەو زەرەرە تەنها لەو منالانە دەدەن ئێوە ینی هاوکار بەزەوە ئیشی حزب نییە وایە ناگەر ئەوە شتان کردبیە چەندە ئەوە حزب نە ئەی بەڵێ ئەلو کاک عوسمان کاک عوسمان کاک قادر نادرە خۆ دنیا خرانە بووە بە قوربان بەڵێ کاک عوسمان بە قوربان قادر نادرە خۆ قادرە چییە دەزانم بەستوی بەڵێ کاک عوسمان بە قوربان ئەمە گفتوگۆ دەکەین ئەمن بۆ خۆم ساڵی 95 لە جدیدە زاب بووم هەمان فلیمیان لەگە کردینە یعنی مانگرتنمان کرد برێم ئەوەم داوامان کرد بە ئیمزای فەرمی ئەوە واژوو کە موچەی خەڵکی ئەو دەڤەرەی جدیدە زاب و کەلک و ئەوانە یەکسان بکرێ بە بادینان تا ڕێکخراوی پارتی سێ مامۆستامانی گردە شوێنی نەشاویدانە ینی ئەمن ئەو چیرۆکەم دیتیە بۆیە دەڵێم ئێستا خەڵک لە سلێمانی و مزاهرە دەکات زدی ئێوە تەزامونە لەگە مامۆستایەکانی بەردەڕەش کە هەڕەشەیان لێکرایە کە دەرکراینە تۆ نەفی دەکەی لەسەر ئەوەی
معرفی ناکەم ئەوەی من دەڵێم ڕاستیەکەیە چییە؟ مامۆستایانی بەردەڕەش هیچ ئەویان مامۆستایانی بەردەڕەش نەک بایکۆتێک ئەویان نەکردووە دووش هیچ مزارەیان نەکردووە بەڵام ئەو جێرە شێوێ لەوێ دەیانوێت بگۆزنەوە بۆ لای ئێمە یعنی بۆ جێرە شێوێ نییە خەڵک داوای موچەی خۆی بکاتۆ جێرە شێوێ نییە یعنی ئێوە بۆ وەکو حزب هەندێک مستەڵعات فڕێدەن چۆن جێرە شوێنێکا قادرکەوە داواتان دەکەن نەوت ڕادەست بکرێتن موچە بچێتە سەر بەغدا ئەو مزاهرەی لەسەر ئێمە لەسەر پارتی دەکەن لەسەر حکوومەتی پارتی دەکەن بڕۆن لەسەر بەسەوە ماف کاک ئێمەش بینەوە بەدەنجی بەرزت ئەو داواکاریە پێشکەشی بەغدا بکەین وەرن پێکەوە کاگەوان گۆش داوای موچەتان کرد مزاهرەتان کرد لە دهۆچێ 2,000 کەستان لە دهۆچێ پێخر کراوە داوای موچەتان کرد یعنی خەڵکیش حەقەچی ڕەوای خۆیتی داوای موچە بکات لە حکوومەتی هەرێم بڵێ بابە ئەوە 4 مانگە مەسەن داهاتی ناوخۆ هەیە 700,000 ملیۆن دێ ئەمە مەوزوع لەسەر ئەوەی بەغدانیە ئێستا ینی خەڵک حەق خۆی نییە داوای موچە بکاتن مانی گرتیە بایکۆتیان کردیە لە بەردەڕەش نۆ مامۆستانە عەزەکەی ناوی مامۆستاکان لۆ دەخوێنمەوە یعنی حزب بۆ تەدەخل دەکەن ئێمە هەمیشە لە هەموو خەڵکێک وەکو پارتی زیاتر پەرۆشی خەڵکی خۆمانین بەس لە بۆتان نییان گۆ تەدەخل لە ئیشی ئەو شەڕێ ئێمە لە بەغدا و لە هەموو کاتێک لەسەر خەڵکی خۆمان کردبە بریا ئەوانەی ئێستەکانە لە سولەیمانی بایکۆت دەکەن وانەی دێنە سەر شەقام وەکو ئێمە بایان ئێستەکانە کوردستان دەوڵەت بوو کاک عوسمان بەقوربان پرسیارەکەی مە ڕوونە حزب ئیشی نییە تەدەخل لە ئیشی وەزارەتی پەروەردە بکە کە وەزیرەکار پارتیە وایوانە ئەنگۆ هیچ لە بۆ تەدەخڵمان نەکردووە ئەی چۆن شێوەیەک تەدەخڵمان نەکرد ئەی چۆن ینی بانجی ئەو مامۆستایەتان نەکردی ئاخر جوان نییە ئەو مامۆستایانە دوای بڵێن نەخێر ڕاست ناکەن ئەوەی ئەم بزانم بانکتان کردینەوە هەڕەشەشتان لێکردینە والله بس سەری من تێمە کوشاتخوا بەڵێ نا ینی چکۆ لێ دوانی فەرمیە بڵاو دەبتەوە پێویست ناکە سەر بخۆین من ئەگە بەلاوکردنەوەش من تەواو من لەسەر قسەی خۆم مسەڕم بانگێک مامۆستا نەکرا ئەو مامۆستای هاتیە بلا ڕسمێکی ئێرە بەلاوکەتەوە کە ئێمە بانگمان کردیە یان تەلەفۆنێکمان کردی بێ بۆی بلا تەجی سەوتێکە ئێستەکانە تەکنەلۆجیە زۆر پێشکەوە بلا گەچی ئێمە بەلاوکەتەوە ئەجە خەڵک دەوێری وەتان لەگە بکە لەو منتیقانە گۆ ئەوە دەبینی خەڵک بۆ ناوێری ئێستەکانە بۆ نمونە دوو کۆڕی بەرپرسی مەلبەندی یەک گورتو لەناو ئەو بایکۆتانە ئەوە چێ دامەزراندنێ سنووری پارتی ئەگەر پارتی بە عەدالەت ئیشی نەکردبێ ئەوان دەکەن لە ناوانە بێژی تەعینیش نێ کاک عوسمان ئەتو دەبینی بەس لە دەڤەری سەوز خەڵک دەوێری مانگرتن کە باشە لۆ یعنی قابلە دە مامۆستا نەبی لە دەڤەری هەولێر دهۆک حەزی لێبی مانگرتن کە خۆ بشاندان بکەن لۆ ناوێرن لۆ نایکەن غێر هەست پێ دەکەن ئێرهابەکەیە دەڤەری زەر دەڤەری ئەوەیە کاکە دەڤەری سیستەماتیکە کاک خۆم خۆ لەوەری کاک عوسمان تخوای قەوز بە قوربان خۆ قابلە لە دەڤەرینگۆ مەعاش نەدرایە موچەخۆرە 3 مانگە مەعاشی نەدرایتێ وایانە حەقەچی ڕەوای خۆیتی داوا بکەوە بچووکترین مافە یعنی سیستەم ئەو چ ڕەتی بە سیستەماتیکێ بە قوربان یعنی پێ دوایە 100 مامۆستا نەبی حەق بێتە سەجادەی نۆ مامۆستا پارەی نەدرایان هەمووی نەدرا کوردستان هەمووی نەدرا نۆ مامۆستا بەتەنیا دەکەن ئەگە دەستێک لە پشتەوە نەبێتن ئەگە بۆ ئەوەی جێرە شێوینی نەبێتن بۆ تەنها نۆ مامۆستا دەکەن لێرە 1600 ئەوەمان هەیە خۆ ئەوانە بێژمان هەیە کاک عوسمان بە قوربان یعنی هەموو کات یعنی لە سلێمانیش خۆ هەمووی 1000 مامۆستا لە سەجادەیە بەڵام چەند مۆزەفەیە یعنی ئەوە یەک دوو ئەزانم کاکە خەڵک بێزار بە لەو حکوومەتی بە قوربان بێزار بە لەو حکوومەتی 100,000 هاتە سەجادەی حکوومەت تەقەی سەری دێتن حکوومەت باچی پێ نییە بەس یەک شت پێ بڵێم کەی جواز لەو جوملانە دەینێن ئەتو بکە کاچ خۆم ئەتو مافی خۆتە بەس خەڵکیش مافی خۆیتی ڕەخنەی بگرین بەچیەکی فراوان وەردەگرم بەڵام خەڵکەکەی ئێرە وەڵای شانازی بۆ دەسەڵاتە دەکە بۆ حکوومەتە دەکە بە حکوومەتی خۆی دەزانێ حکوومەت بەتەنیا ڕشتی دەڵێن دەستێک بەتەنێ چەپلە لێ نادرێ ئەگە ئەو خەڵکە هەموو خۆی بە حکوومەت نەزانێ ئەو حکوومەتە لە زۆنی زەر بەو شێوەیە سەرکەوتو نابێتن بەڵام ئێمە هەموو تاکەکی ئەو زۆنە
حکومت بە حکوومەتی خۆی دەزانێت خۆی بە ئاسایش بە پۆلیس دەزانێت کاک عوسمان ئێستا مەوزوع ئەشکێ ئێستا ئەمە قسەمانە سەوێت تو دەڵێ ئەوانە جێرە شێوێن بۆ خەڵک جێرە شێوێنە ئەگە بێ بایکۆت بکە داوای موچە بکاتن یعنی کەی واز لەو دروشمانە دێنن کوڕی من زەرمەندی یەکەمە کوڕی تۆ برای منە خوشتی من ئەوانە زەرمەند باشە بەس کاک عوسمان زانی لەوەتی بە ینی 200 ساڵە بایکۆت هەیە مانگرتن هەیە لە هەموو دنیاە زانی لەو فەڕەنسایی بایکۆت هەیە زانی لەو سویدەی خەڵک چەندین مانگ لێرە ینی لە ڕێی قیتار و شتیوالە نیە خەڵک مانی گرتیە نەدەچۆ دەوام کاکەوە مافە پێویست ناکە ئەتوو بڵێ جێرە شێوێنە تۆ موچە نەدرێت تۆ زگت تێرە کەسمان لە زیندان نەنایە خۆ ئێمە تو لەڵێ جێرە شێوێنن بە زینگەی فەرەوان وەلمان گرتیە یعنی چستان لەگەڵیان کردی چستان لەگەڵنەوە مامۆستای کردیە کە ئەو خەبەرە بڵاو بوویتەوە والله یەک شتش لەگەڵیان نەکرا دەتوانی پەیوەندی بە خۆیانەوە بکەیت کە بزانە چی ئیجراتێک چیان لەگەڵ کرایە دەتوانی پەیوەندیان پێوە بکەیت کاک عوسمان من باش دەزانم ینی مامۆستا کە لە هەولێر و دهۆگناتە سەجادەمانەیەوە نییە ئازاری نییە و وەزعی باشە کە نایەتن ئرهابەک هەیە ئەزە من لەگە مامۆستای قسەکەم فەقیری ناوێت ناتوانی قسە لە بۆ من بکە ئەلۆ بە پەرۆشترە بۆ ئەوەی کێشەی وانەبێژان چارەسەر بکرێتن ئەبەس بۆتان نییە زای نوقتەیەکێ لێرە ڕێکخرا و ئیشی حزبی خۆی دەکا وەزارەتی پەروەردە هەیە ئەوانە دەتوان لەگەڵیان قسە بکەن ئیشی ڕێکخراوە و حزبەکان واز بێنن ئێوە تدەخل لە ئەلف لۆیای هەموو کارێکی حکوومەت دەکەن وایە وەڵاوە بێوجدانی ئەو گولە بە تاریکیوە دەنێ کاکەم بەخۆم قوربانیم ئەم بەخۆم قوربانیم سێ مامۆستا لە دەڤەری لە جدیدە کەورگۆسک کەلک لە 95 جیران بە قوربان خۆناوی مامۆستاکان پێ بڵێم ڕێکخراو گرتی چ ڕەبتی هەبوو بەوە پارتیوێکێتی حزب تەدەخل لە ئیشی حکوومەت دەکا خۆوە نوێ نییە بە قوربان بە هەر حاڵەت و نەفی دەکەی من ئەوە لەو خەڵک بەجی دێڵم کاک عوسمان بە زیوادارم ئێوە ئیش هەمیشە ئەوە بێ کە دەستی هەموو حیزب و هەموو لایەنێکی بڕیە کە دەدەخۆری ئیشی حکوومەت بکەن وەڵی وازم بە خۆتان لە هەمووان خراپترن لە ئەو نوقتەیە یعنی هەموومان دەزانی ڕوانگەی جەنابتەوەیە کاکادرەوە لە ڕوانگەی جەنابتەوەیە بەڵام ئەوەی واقع بێوانیە دوورە لە ڕاستیەکان کاچ خۆم نەک لە کردۆ لێچێتی وەڵی خەڵکەس شاری نادەبران بەخۆم 9 ساڵ لە ژێر دەسەڵاتی پارتیوێکێتی ژیامە حزب لە ئەلف لۆیای تەدەخل دەکە پێویست ناکە یعنی ئەو ئەلفوبایە تەسکیە تەعین بوون هەموو پارتی خەڵک هەموو لە پێغەمبەر کە خۆشەویستی خوایە هەموو لە ئەو رازی نین ئێمە خۆ ئێمەش ئەگەر هەموو لە ئێمە رازی بوو کەواتە بەسەندە شتێکە کاک عوسمان کاک عوسمان بە قوربان یعنی زانیتە نەکەر ئەنگۆیەکێتیش وایە چاوەکەی من یعنی هەردوو دەڤەر یعنی حزب تەدەخل زۆر لە کاری حکوومەت دەکە خۆرە حکوومەتەی خۆیانە بەس ئەنگۆ بڕیار دەدەن حزب تەدەخل دەکە بار حاڵەت و نەفی دەکەی ئەگەر حکوومەتی خۆمان بێ بۆچی دەدەخل دەکەی وەکو جەناب دوتی ئەو وەزیرانە هەموو کادری پاردینە حەقی خۆمانە ئەمە یەکەمی ئەنگۆ دەتان پێشنیاز بدەن ئەنگۆ پێتان بەس پێشنیاز بدەنە حزبەکەی خۆتان لە حزب بدەنە وەزیر پێشنیازیش نادەن کاکە ئەمە حکوومەت لەسەر ڕێڕەوی خۆی وا دەڕوا هیچ کێشەیەکی نیە لەسەر سکەی خۆیەتی وەڵی خەڵکانێکشان ئازی بەو حکوومەتەوە دەکەن هەموو شتێکی موچە نیە موچەش دەزانی چێتن دەستکاری و موچێ دەکات لە بەغدا وەکو دەڵێن کرمی دار لە دار نەبێتن 100 ساڵ بەس کاچ خۆم کاک عوسمان بە قوربانگەر ئێستا بەغدا خەلە لە چی هەبیتن بەنمونە من ینی لە وردەکاریانە زۆر نازانم بەس کاچ خۆم دوسێ مانگە باش ئەوە دامان ناو قسەی تو ڕاستە بەس کاکە بیسی معاشی خەڵق قەردارنی پێشترێ هەمووتان خوارد یعنی هەمووتان خوارد بەڵێ خۆ پێشترێ
نخورا ئەدیرۆ کەنجار ژیرەکەکە نیوەی مامۆستا بەشێک لە مامۆستاکان مردن بەشێک لە مۆزەف مرد بە قوربان یعنی کاکادر ئینسان ئەگەر خۆی بە باوک دابنێتن حەز دەکاتە هەسی داواکاری ناوەکەی و منالەکانی تێ هەموو جێبەجێ بکەتن بەڵام کە سەرۆک وەکو باوک وایە هەرچی پێ بکە هەرچی لە دەستی هەبێتن کردیتی ئەوەی نەکرایە دوژمن نێهێشتێ کورە براکەم دان کاچ خۆمازبین پارتی وێچێتی مەسوولەکان هەموو خاوەنی ملیارەها دۆلارن و قەڵچرە و پەڕی خراپیدا هەر ڕۆژێ لە ڕۆژنامەیەکی بیانی بەخشر دەکرێەوە 2 ملیار دۆلاری هەیە ئەوە خەنەی هەیە ئەوە قەسرەی هەیە لەوەی لە چیان بوو براکەم ئەگە دزی لە قوتی ئەو خەڵکە نەبیتن منیش دەتوانم بڵێم کە قادر کاکە باورە لە ئەمریکای دەیان شت بڵاو کراوە خۆ بە قسە نییان نە یانیە تو دەبینین کاچ خۆم ژیانی مەسوولەکانی خۆتان لە پڕێک دەبینی قەسرەی هەیە بەم بەو مەعاشەی پەیدا بووە ئەو هەموو سیارە هەیە بە مەعاشێ ئەو پارێ قوتی ئەو خەڵکەیە دەدەزرێ ئێستا ئەو هەموو تەنکەرە نەفتە ئاودی دەکرێتن پارەکەی لۆ چێ دەڕاتن بە قوربان نەفتی ئێنزالە لەبەردەستی چێ لە دەست حکومەتیانە دەست کوڕەکەی مەسعود بارزانیە باز بێنن دێشت نظامە لەی خەڵکدا ینی ئەو قسە دەگەن کە ئەنەما خەڵک لە سەردەمی فەنتەلۆسە بە قوربان خەڵک باش دەبینی نەوت ئاودی دەکرێ هەزاران کاری تجاری دەکرێت بەڵێ خەڵک ئەوانە بینی خۆ ئەویش چاوی هەیە و ئاقلیشی هەیە مێشکشی هەیە دەتوانێتن دەنجی بۆ حیزبە نەیدایە بە قوربان سەتا هەمیشە ئێمە پێشەڕەوین بۆ ئەوەی ئێمەیە خزمەت دەکەین خەڵک گەشتا و حەقیقەتە کە تەنها پارتیە خزمەتی ئەو خەڵکەی دەکات کاتت زۆر باشە باش بەس ئاخە لەبیان دێ وەزتان باشە 1970 دژی پارتی وێچێت یان 1965 بایکۆتی کردی و 1970 زڵتان دەنجیدایە باشە براکەم زۆر سوپاس ئێستا 1965 بایکۆتی کردیە برایە ئەنی خەڵک لەو پەڕی بێزاریە لێتان بایکۆتی کردیە ئەویت کەش بە دەنگدان و تەزویرەوەتان کردیە کاتەش خۆش قەپاتشی کرد